وكاري گەورەی ئەم زەلیل و فەقیرە بڵاوبوونەوەی ڕیبا و سووە ئابچن سەرنجێکی کۆمپانیاکان بدەن، بانکەکان، بازاڕەکان بزانن چۆن ڕیبا بڵاو بۆتەوە، زەڕەنگەرەکان ئەوانەی کە ئیشی حەواڵە و پارە دەکەن، حتا خەڵکە ئاساییەکە بزانن چ ڕیباخۆریەک بڵاو بۆتۆ لە ناو وڵاتدا، حەرب لەگەڵ خوا و پێغەمبەری خوا دەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام. دەشمانەوەی خوا حاڵ و زروفمان باش بکە. ئەلکەذب، درۆ و فێڵ، تەڵەکە، غەش، خیانەت باڵی کێشاوە بەسەر کاسبکار و خاوەن کارەکاندا. دەشپرسین خوا بۆ وای لێ کردوین؟ منع الزەکات، کوان دەوڵەمەندەکان بۆچی دەرکردنی زەکات پەت خراوە؟ واللهی ئەگەر دەوڵەمەندی وا هەیە ئەگەر زەکاتی ماڵەکەی دەربکا و لە خوا بترسێ، واللهی نیوەی فەقیر و هەژاری شارێکی پێ ئەبوژێتەوانێ لەم وڵاتەی خۆماندا. کوانێ بۆ دەستیان نوقاوە ئەترسن لە فەقیری. بەداخەوە پێغەمبەرمان دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام: لم يمنع قوم زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا. رواه الطبراني في الكبير وابن ماجه وصححه الألباني. بغمرمان فرمي عليه الصلاة والسلام: هيج قليق نية كمنع زكاة بكن، زكاة مالكان درنكن إلا خواهي قولة بارانيان ليدقريتوا، باران ناباريني. دفرمي أقر لبرخاتي جانداركان وبيزمانكان نبوايا، والله خواهي قولة بطواوي باراني أقرتواني.